ئەڵێم بە دوای تۆ هیچ شتێ وەکو خۆی نەما، هیچ شتێ وەکو خۆی نەما. چییە ئەم قەترە وردانەی لە چاوت بێمە ئال ئەڕژێ؟ مەرزیەگیان 20 ساڵ لە کۆچی دوایی تێدەپەڕێ، بەس هەر لە دڵ و ڕۆحی ئێمە زیندووە، هیچ کات کۆن نابێت و هیچ کاتیش فەرامۆش نابێت. بیرەوەری زۆرمان هەیە لەگەڵ مەرزیە ڕەحمەتی، بەس شتێکی کە هەمیشە لە لای من ماوەتەوە ئەوە بوو کە پێشمەرگی 8 مانگ پێشمەرگی لە ماڵی خۆی لە سلێمانی بینیم کە کاتی خواحافزیەکردنەکە وتم دەڕۆمەوە بۆ ئێران، بەس لە ئێرانە بەڵکو شتێک بکڕیت، عەرزێک ئیمارەیەک بکڕی وەکو ئەو هەموو هونەرمەندانە، وەکو زۆر کەس کە لە دەرەوەی وڵاتە، تۆش وەرە شتێک بکڕە. وتی مەگەر تۆ ئاگادار نیت؟ وتم چۆن؟ وتی من عەرز و ئیمارەم زۆرە، من زۆر دەوڵەمەندم، دەوڵەمەندتر لە هەر کەسێک کە تۆ بیری لێەکەیتەوە. تێنەگەشتم مەبەستەکەی، چون من ئەمزانی هیچی نییە، هیچیشی نەکڕیوە لەوێ. وتی من دەوڵەمەندم، من خەڵکم هەیە، من لاپەڕەی مێژووم هەیە، بۆیە من دەوڵەمەندترین هونەرمەندم یا دەوڵەمەندترین کەسم کە خۆم بیزانم. ئەو شتەی ئەو قسەی مەرزیە بۆ من زۆر جێگای سەرنج بوو. ئێستاش هەر کاتێ بیری یەکەم ئەکەومە بفکر ئەو من لە ئێران بووم، لەوێ ژیانم لەوێ بوو، لە ئیدارە بووم، لە دایرە بووم، پێم یانوت مەرزیە نەیانوت وەفاتی کردووە. خاڵم تەلەفۆنی کرد، وتی ئەتوانی ژنی خاڵم، وتی ئەتوانی بگەڕێیتە ماڵێمە؟ وتم بۆ؟ وتی خاڵت جەڵدە لێیدا. منیش وتم ئێستا ئەوە هاتووە، وەزیر هاتبوو. وتم ناتوانم، معاون وەزیر هاتووە، ڕئیسەکان هەموو لێرن، ناتوانم حسابات لێ بگەڕم بێم. وتی ئەبێ بیت حتمما. دەستی کرد بە گریان. منیش ئیجازەم وەرگرت و بە عەجەلە ڕۆیشتمەوە بۆ ماڵی خاڵم. بینیم هەموویان لە هەوشەکە ڕاوەستا، خاڵم نەبوو. خۆم زانی بەڕاستی خاڵمە، کە بینیم هەموو دەگریێن و ڕەشیان کردوتە بەریان، زۆرم پێ سەیر بوو. وتم خاڵم شتێکی لە هاتووە؟ خاڵم هاتە سەر قادرمەکان و دەستی کرد بە گریان. وتم چی بووە؟ وتیان مەرزیە. مەرزیە. منیش هاوارم کرد کە چی بووە؟ مەرزی چی بووە؟ چون حاڵی باش بوو، قسەم کردبوو لەگەڵی. وتی وەڵڵا مەرزیە جەڵدە لێی داوە. تا ڕۆیشتمە سەرێ، هەر ڕۆیشتمە سەرێ بینیم لە ناو هۆڵەکە تەلەڤیزیۆنەکە پیشانیدا و نووسراوە مەرزیەی فەرێقی هونەرمەند کۆچی دوایی کردووە. نازانم بڵێم چه هەستێکم بوو، نازانم بڵێم چیم کرد. پێم وابێ لە هۆشی خۆم ڕۆیشتم. ینی یەکەم زەرەرمەند هەستەکەم لەیلا خوشکم بوو، چونکە مەرزیە نەتەنیا خوشکی بوو، دایکی بوو، ڕفیقی بوو، وەکو دۆستێک بوون پێکەوە، پەناو پشت و پەنای بوو. لەیلا زۆر هەستەکەم لە هەموومان زیاتر زەرەرمەند بوو. ئێمە شەروات، چونکە دایک و باوکمان وەفاتیان کردبوو. دایکم لە شەڕی ئێران و عێراق شەهید بوو، دایکم. باوکم پێش ئینقلابی ئێران وەفاتی کردبوو. ئێمە نە دایکمان بوو نە باوک. مەرزیەگیان و من لەیلام گەورە کردووە لە ئەسڵا ئەتوانم بێژم. دوای من کە ڕۆیشتە هەندەران لەگەڵ مەرزیە ئەڵێم بە دوای تۆ هیچ شتێ وەکو خۆی نەما، هیچ شتێ وەکو خۆی نەما. دەسمەدەن یارم لە دەردم، دەردی بێ دەرمانە دڵ شکاو و نامورادە ماوەکەی وێران